مامۆستا سڵاوێکی گەرم و گۆڕ پێشکەش بە تۆ. من سوارم ڕەنگە بە دەنگمدا بمناسی، هەڵبەت لە مێژە بە خزمەتت نەگەیشتوم، هەم ڕواڵەتم و هەم دەنگم پیرتر بووە و گۆڕاوە. وەک میرزا محەممەدی تۆ منیش سەرم ڕووتاوەتەوە. ئەوە ڕێو شوێنی تەبیعەتە کە شت جا ئەو شتە چ ئینسان بێ و چ حەیوان و شتی تر کۆن دەبێ، دەژاکێ بۆ وردە وردە بەرەو نەمان و فەوتان دەچێ. مەولەوی تاوەگۆزی لام وایە شێری ئەو بێ، ئەفەرمێ باڵام کردەوە مەیل وەلای پەستی، وردی کلانەن دەروازەی هەستی. شێرێکی دیکەی فارسیش هەیە، تەواوی شێرەکەم لەبەر نییە، بەڵام مەفهومەکەی ئەوەیە کە دەڵێ کابرایەک تووشی پیرێک بوو کە کۆم ببووە و داهات بووە، لێ پرسی کوتی لە چی دەگەڕێی و کۆم بووی و چاوت لە عەرزە، چی لێکم بووە؟ کوتی گەنجی لاوی، ئەوی کە من لێمون بووە ئەوەیە. هەڵبەت وا نەزانی مامۆستا گیان کە من هیوابراوم و خۆم زۆر بە پیر دەزانم. خێر پیری تەنانەت بە تەمەنیش نییە، پیری بە دڵە. هیوا هەیە بە جوانی پیرە، هیوا هەیە زۆریش پیرە بەڵام بە گوڕە. من لام وایە چونکی بە ژیان هیوام هەیە، چونکی خەڵکم خۆش دەوێت، بەڕاستی پیاوی باشم خۆش دەوێت، لەبەرەوە ژیانیش جیهانیش پڕە لە پیاوی باش و شتی خۆش. من هیوا براو نەبووم و هیوام بە ژیان هەیە. هیواشم ئەوەیە کە ڕۆژێک بتوانم خزمەتێک بەو کەسانەی کە خۆشم دەوێت بکەم، و هەڵبەت ئەوەی کە لە وزەشمدا بێت تا ئێستا درێغم نەکردو. پێم خۆش بوو بزانم کە بنەماڵەکەت خێزانەی لە کوڕەکانتەوە تا کە زۆر لە مێژە بە خزمەتی نەگەیشتوم. هیوادارم هەر وەک جاران سەری حاڵ و کەیف خۆش بێ. و کاک محەممەد لێرە ماوەیەکی زۆر زۆر کورتە دەڵی بۆ ئاور هاتووە لێرەیە، و ئێستاش کە شەوی ئاخرە و بەداخەوە بۆ بەیانی بڵیتی کڕیوە و لێک جیابینەوە. لە منی داوا کرد کە ئەو چەند وتەیە پڕ بکەمەوە. نازانم کە تا چه ئەندازەیەک دەبێتە تەبرەئەی میرزا محەممەد کە من لێرە گلم داوەتەوە و لێرە هێشتومەتەوە، بەڵام بەڕاستی ئەو لە مێژە هاواریەکی دەڵێ لە وڵات من زۆر خۆشنێ و نیم، و لای وایە بەگەڕیدە بەناوبانگە دەڵێت بۆ چووە بۆ تاران و 20 شەوە لەوێ دانیشتووە و نایەتەوە. من زۆرم حەولداوە کە پێی بسلمێنم قسەی خەڵک، هەڵبەت تا ئەندازەیەک گرنگە ئینسان دەبێت گوێی بداتێ، چونکی هەر بۆ خۆی ناژی خەڵک. ئینسان تەنیا ئەوەی کە خۆی دەیەوێ بۆ ئەوە ناشی. بەڵام شتێکی تریش هەیە کە ئینسان نابێت زۆری گوێ بداتە قسەی خەڵک، بەتایبەت قسەی مۆغرێز، بەتایبەت قسەی ئەوانە کە وەک کابراوانە بە کابرا پێخۆشەوە نە بە کابرا. دەزانی مەنزورم چییە؟ هەڵبەت دەبێ لەوە زیاتر ناتوانم تەسریحی پێ بکەم. زستانیش بوو، بەفر بەری دەرکی تەنانەت بە منیش گرت بوو لە تاران، و هەموو ڕۆژێ رادیۆمان دەگرت کە دەیگوت ڕێبەستراوە، و یا من دەهاتم بە جۆ پێم دەگوت دەمگو ڕێبەستراوە و نەمدەهێشت. ئەو بەینە بەڕاستی یعنی هەر حوتوی ئەوەڵی بە مەیلی خۆی بوو، دوو حوتوی تری بە مەیلی من بوو و زۆری پێناخۆش بوو. من لام وا بوو کە بیری ماڵی کردووە، بۆ خۆشی دەیگوت نەخێر زیاتر لەبەر کوڕەکانی مامۆستامە کە سەرپەرستی و قەیمومەتیان ئێستا بە منە، و مامۆستا دڵی لێم دێشێ و مناڵەکانیش ممکنە لە غیابی مندا باش دەرز نەخوێنن،
و باش سەرپەرستی نەکرێن و ببێتە دڵبەنجی مامۆستا. هەڵبەت ئەگەر مامۆستا هات و گوێی لە دەنگی من بوو، من لە تارانەوە تا بۆکان و لێەوە تا قەرەگوێز تا هۆدەکەی خۆی چەند میلیمیترە ئەوەندە ملیۆن جاری دەستماز دەکەم. هەڵبەت دەڵێن شەریکی فارسی دەڵێ ئین تشنگی به جام و قدح تی نمیشود. زیاتر لازمە کە لە خزمەتدا بم و زیاتر لە قسەکان استیفادە بکەم. هەڵبەت ئێستا من متەکەلیمی وەحدەم، تۆ بەداخەوە ناتوانانی شتێک بفەرمووی و ئەو زۆر بڵێ و زێژدادڕی من کەمێک بە قسەی زۆر جوان و زۆر ڕازاوی خۆت کە من واقعا حەزم لێیانە خۆش بکەی. بەڵام هەروەک ئەرزم کردی تاسەی من لەوانە نییە بە قسە بشکێ، دیدارێک دەستماچکردنێک پێویستە. دەڵێن المراسلة نصف المواصلة، واتە نامە بۆ نووسین نیوەی پێگەیشتنە. هەڵبەت قسە لەگەڵکردنیش ئاوە کە چەشنێکە لە مراسلە نیوەی دیدارە. بەڵام من ئەوە قبوڵ نییە دیتنی ڕواڵەتی مەعسووم و پاک و فریشتە مانەندی تۆ مامۆستەجان. بۆ من بەڕاستی ساڕێژکەرەوەی برینی دووریە. ئینشاءڵڵا بە خزمەتت دەگەم و ئەوەشم بۆیە پرسردەوە کە دووبارە مەجبورم، من شاعرم مامۆستا، مەجبورم هەر بە شێعر مثال بێنمەوە. شێعرێکی دیکەیە هەری مەولانا جەلالەددینی ڕۆمیە دەفەرمێ آب دریا گر کنی در کوزه‌ای چند گنجد قسمت یک روزه‌ای. آب دریا را اگر نتوان کشید هم به قدر تشنگی باید چشید. ئاوی دەریایە تاسەی تۆ، بەڵام دڵی من و ئیمکانی من گۆزەی. لەو ئاوە دەریایە لەو گۆزەیەدا هەر کەمێک جێ دەبێتەوە، بەڵام تینو دەیەوێت تەواوی ئاوی دەریا هەڵوشێ و منیش دەمەوێت تەواوی ئیمکاناتم و تەواوی سەعادەتم بەنسیب ببێ بە خزمەت تۆ بگەم و لە خزمەتت دابنیشم و ئەو لە حەزانێکە لە خزمەت تۆدا دەگزێ لە زەمیرمدا و لە هەناومدا سەبت بکەم. بەڵام ئێستا کە ناتوانم ئەوە بکەم و دوورم بەداخەوە بەو شوێنی ژیان لێکی دوور خستوینەوە پەلەقازە بۆ ژیان، من کەوتومە تاران و کەوتومە شەڕەچەقەی رادیۆ و تەلەڤیزیۆن و ئێوەش لەسەر ژیانە خۆش و مرەفەهەکەی جاران و ئافان بژیرەکەی خۆتانن. بەو ڕێفا مەعنای هەر ئەوە نیە مامۆستاکە پیا و سامانی هەبێ و پوڵی هەبێ. گەورەترین سامان ئەوەیە کە ئینسان ڕەزای هەبێ و خۆشبەختان تەواوی پیرەکانی ئێمە ئەوانەی کە مربوطن بە ژیانی کۆنەوە هەموویان ئەو سەفای قەلبان هەیە کە بەداخەوە ئێمەی ناو نیمانە. جا ژیان تەزی ژیان لە ئێمە وەرگرتوتەوە یا خۆمان بێهیمەتیت، ئەوە شتێکە کە ئێوەی پیری دڵگیر دەتوانن بیفەرمون. من ئێستا کە ناتوانم بێمە خزمەتت بە ئەندازەی تینوەتی خۆم و بە ئەندازەی تاسەی دانەمرکاوم ئەوەندەم عەرز کردی دەستت ماز دەکەم، لاقت ماز دەکەم و بە خودای گەورە دەست پێرم بە هیوام لە دوعای خێر کە وەڵڵاهی خوا ئازادەکە لام وایە دوعات گیرا دەبێ بە عیلەتەوەی پیاوێکی بێ ئەندازە بە خۆشقەلب و خۆرمیەتت دەزانم دوعام بۆ بکەی و فەرامۆشم نەفەرمووی. و دەستی خاڵینتهاز ماز دەکەم، سڵاوی برا چکۆلەکانم دەگەێنم و
و تەبرەی کاک محەممەد دەکەم بەو تەشنا و ئەگەر ماموریەتێکی بچووکیش هەڵبەت من کوڕی تۆم بەڵام ئەگەر کارێکم هەبێ لام وایە بۆم جێبەجێ دەکەی کاک محەممەد پێ دەکەنێ لام وایە دەزانێت کە خاڵێکی بڵم ئەوی لەوەیە کە خۆت فەرمووی بەو براژنەم کە بابا لینگەکەوش شتە پێ و ئەوانە سەرکردەریان لێ بکە دێمەوە واوشێت فزوران ڕۆشن دەکەمەوە کە خەتای کاک محەممەد نەبووە و تەسلە زۆریشی تازە هەبوو زۆریشی دەکوت و لێرەش خەزانی من هەر سەری هایش بۆ سەری کاک محەممەد دەیگوت لەبەر ئەوانە لەبەر هیچیان نییە هەر تاسەی دیتنی ماڵت کردووە کاک محەممەد بۆ خۆی پێرەکەنێەوە ئەوەی قوڵ نییە بەڵام ئەوە بۆ تەبرەی کاک محەممەد باشە کە تۆ بیفەرمووی من لێرە گلم داوەتەوە دەیجا بەخۆڵات دەسپێرم ژیانە تۆش